ئەم خولە بۆ بریکاری سندوقەکانی هەڵبژاردنە لە سنووری مەڵبەندی سلێمانی کە بەشی هەڵبژاردننی مەڵبەند پێهێستاوە. ئەم خولە بۆ هۆشیاری هەڵبژاردنە کە کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتای دەستپێکردنی هەڵبژاردنەوە بە شێوازێکی یاسایی و بە شێوازێکی دامەزراوەیی خۆ ئامادەکردنێکی تەواوی بۆ پرۆسی هەڵبژاردن کردووە. ئەم خولەش بەشێکە لەو ئامادەکاریانەی کە ئەمانەوێ هۆشیاری هەڵبژاردن لە ناو ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بڵاو بکەینەوە و زیاتر بلێ پێبرین، چونکە ئێمە مەبەستمانەکە ئەم پرۆسەیەکی بێ تەزویل بێ و پرۆسەیەکی بێغەلۆغەش بێ و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی هۆشیارن و ئەمانەوێت زیاتر لە دوو ئاراستەوە ئاراستەیان کە نیشێک لەو ئەو ئاراستە حیزبیانەی کە بۆ بریکارەکانی سندوقەکانە کە چۆن بتوانن چاودێری پرۆسی هەڵبژاردن بکەن لە ناو بنکەکان و وێزگەکانی دەنگدان و ئاراستەیەکی کەش ئەو ڕێنماوی یاسانی کۆمسیۆنە کە ئەمانەوێ ئامانج لێی ئەوەیە کە هۆشیاریان کەینەوە لەو تیان بگەینین کە ئەو ڕێساوی یاسانی کۆمسیۆن دیاری کردو پێویستە پابند پێوە بۆ ئەوەی هەڵبژاردنێک بێ گلفت بێ مشکیلە بێ کۆسپ و بێ لەمپەر و ئەنجامێکی باشی هەبێ بۆ هەموو لایەک.